لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني حفتا وحفت لوان كان تفسير قرآن بيروز بهم وخزمتان ومن بس رزامندي خواهي قوري وهيوادان مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بئس ما اشتروا به أنفسهم أن يكفروا بما أنزل الله بغيا أن ينزل الله من فضله على من يشاء من عباده فباءوا بغضب على غضب وللكافرين عذاب مهين. بەڵێ خۆشەویستان لە درێژەی باسکردنی بەنی ئیسرائیل خۆی گەورە سوبحانەوە وتەعالە باس لە ئەو کەسانە دەکا وەکو لە ئاەتی ڕابردوو باسی کرد کە کەسانێک لە جوولەکان پێشی هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خۆیان موژدەی ئەوەیان دەداکەوە پێغەمبەرێک دێکەوە خاتەمە کتێبێکی پێ و ئیتیباعی دەکەین ئەو سەرکەوتن نەسرەتە بەدەست دەینین بەسەر موشریکان لەگەڵ ئەودا بەڵام کاتێکەوە ئەو پێغەمبەرە هات کەفەڕوا به کوفریان پێکرد. ئەوجا خوای گەورە دەفەرمی بئس ما اشتروا به أنفسهم خراپترین شت بوو ئەوەی ئەوان ئیختیاریان کرد. بئس عەکسی نیعمەیە، نیعمە واتە چاکترین شت. بئس خراپترین شت ئەو ئیختیار و ئاڵوگۆڕەی ئەوان کردیان. اشتروا به أنفسهم أن يكفروا بما أنزل الله. اشتروا به أنفسهم وتباعوا به أنفسهم وكو مفسرين دلين خويا فرۆشت مقابل بچی اشتروا به أنفسهم أن يكفروا بما أنزل الله بغيا كواتا أوان خويا فرۆشت مقابل بچی لجياتي ويكوا إيمان بينن بو پیغمبر عليه الصلاة والسلام كديان زاني حقا إيمان بو قرآن بينن كوا للآن پیغمبر وصلى الله عليه وسلم پیان رادقين دري أوان چون لجياتي أو إيمان كفريان هالبجار إتر خويا فرۆشت بۆی کەوا خۆیان مستحقی عذاب کرد. بئس ما اشتروا به أنفسهم. بەڵام ئینسانە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لە حەدیث صحیح فكل يغدو هەر هەمووی دەردەچن بەیانیان لە ماڵێدا فبايع نفسه معتقها أو موبقها هەمووش خۆمان دەفرۆشین یان ئەوە تا خۆمان دەفرۆشین بۆی کەوا خۆمان نەجات دەین لە ئاگری جەهەنەم خۆمان بەخوا دەفرۆشین یانەوە تا خۆمان دەفرۆشین بە شەیطان بەرەو هیلاکەتی دەبین. ئیتر ئەوان خۆیان فرۆشت بە خۆیان بەرامبەر بە هەڵبژاردننی کوفر خۆیان فرۆشت خۆیان لەدەستدا خۆیان معڕەزی عەزابی خوای گەورە کرد سوبحانه وتعالى. ئیتر خراپترین ئیختیار ئەوە بوو کە ئەویان هەڵبژارد. کاتێکەوە خوای گەورە لفظی اشترا بەکاردەین لەبەرەوەی ئینسان کاتێک لە کڕین و فرۆشتن معاملەیەک دەکا بە ئیختیاری خۆی دەیکا ڕەغبەتیشی لەو شتە هەیە کە دەیکڕی. ئیتر کە ئەو لەفزە بەکاردەینی واتە بە ئیختیاری خۆیان کردیان ڕەغبەتیشیان هەبوو لەو ئیشێکەوە کردیان واتە نەک بە هەڵەداچوو بوون بە حەق دەیانزانی ئەوە چێ ئەوجا ئەو ئالوگۆڕیان کرد ئەو جاوە ئیختیاریان کرد خۆیان فرۆشت خۆیان فەوتان کاتێکەوە کوفریان هەڵبژارد. ئەن یەکفڕوا بما أنزل الله بەچی ئەو ئالوگۆڕ و ئەو خەسارەتیان کرد کاتێکەوە کوفریان بەو ئاەتانە کرد کە خوا دایبەزاندیە بما أنزل الله کە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان ڕادەگا بە سەبەبی چی بوو ئەو ئالوگۆڕیان کرد بە سەبەبی چی بوو کەوا دەیانزانی ئەوە حەقە ئەوجا کوفریشیان پێکرد بغيا أن ينزل الله من فضله على من يشاء من عباده. بغيا واتە وەکو زوڵمێک بەڵام زۆربەی مفەسرین ئەو بەغیە لێرە بە حەسوودی لێک دەدەنەوە. طبعا زوڵم ئەوەی کەواشر لە جێگای خۆی داینێنێ ئەوە زوڵمە. عەدالەت شوێ هەموو شتێک لە جێگای خۆی بی. ئیتر ئەوان ئەو زوڵمەیان کرد بە سەبەبی چ؟ بە سەبەبی حەسوودیان. لێیە جمهوری مفەسرین یەکسەر دەڵێن بە حەسوودی واتە یەکسەر لەفظەکەیان بە سەبەبەکەی لێک داوە فعلا زوڵمیان کرد کە دەبوایە ئیمان بین ئەوان کوفریان کرد ئیتر بە سەبەبی چی بوو وایان کرد بە سەبەبی حەسوودی بوو. سبحان الله.
بغيا أن ينزل الله من فضله على ما يشاء من عباده. سبحان الله. خوای گەورە ئەوان اعتراضیان لەسەر اختیاری خوای گەورە هەیە سبحانه وتعالى کەوا فەزلی خۆی کە پێغەمبەرایەتیە لێرە فەزلی خوا سبحانه وتعالى کە پێغەمبەرایەتیە بیداتە کەسێک لە بەندەکانی کە بە خۆی اختیاری بکە. ئەوان پێیان خۆش بوو کۆتا پێغەمبەر و خاتەمەکەیان لە بەنی ئیسرائیل بی، بەڵام کاتێک کە لە بەنی ئیسرائیل نەبوو لە قوڕەیشیەکان بوو ئەوان حەسوودیان هاتەوە سبحان الله. کو دەبی لە ئێمە نەبی، کو دەبی لە ئێمە نەبی. طبعا نەکەر ئەوان کەسێش وەکو ئەبوو جەهلیش لە حەسوودی ئیمانی پێ نەهێنا ئەگەنا دەیزانی حەقە، کو دەبی لە بنەماڵەی ئەوان نەبی سبحان الله. ئیتر ئەوە چه حکمێکی زاڵمانەیە بەس لەبەر ئەوەی بە اختیاری تو نییە. طبعا پێش هەموو شتێک الله أعلم حيث يجعل رسالته، الله أعلم حيث يجعل رسالته. خوا سبحانه وتعالى لهم كسيك زاناترا كبيامكي خوي بتشي رادس بير آخر پیغمبراتي شتيشي زور زور قوريا خواي يقول نايدا تهمو كسيك بخوي اختياري دكا بخوي اختياري دكا خواي يقول سبحانه وتعالى. وهروها خواي يقول كل سورة الزخرف عيني كباز لو حقت ذكا كاتك وكسانش كافر تانجو لولا نزل هذا القرآن على رجل من القريتين عظيم. أجر أو بيام رسالته بسر كسيق يقلو دو قرية داب زيبار نك بسر محمد المصطفى صلى الله عليه وسلم. زخواي يقول فرمي أهم يقسمون رحمة ربك أوان تقسيم رحمة پروردگار دكن نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا. أصلا نك بيغمبراتي خواي قول سبحانه وتعالى معيشته أرزاقي لدنيا دا لبينا توزيع كردي ولا سر هيج كسيق نوستايا خوار سر هيج كسيق نوستايا وخواي قول برسي بهيج كسيق نكرديا كاتك أرزاقي توزيع كرديا برز بكساني بكال سر توزيعي بيغمبراتي هو سبحانه وتعالى بيشتي بوينية باشان خواي قول لا يسأل عما يفعل خواي قول برسيال لي ناكريتو لو إكواديكا لو محمد المصطفى هالبجار صلى الله عليه وسلم خواي يقول الحكيمة خواي يقول سبحانه وتعالى هموش تقل زيقاي خوي دادن هيز كسيق لولا اقترنب لبو أو شرف قوريه يتر كسانك كاعتراض لا قدري خواي قوري دقرن براستي كافرن قناعتيان بحكمتي خواي قورنيا سبحانه وتعالى باشان كاعتراض دقرن تشتيق بدز ديني بكفر دقري ولا إخواي قور والعياذ بالله واختياري خواي قورش ناقوري ثابتة يتر أوانيش لبر أويبو كوا إيمانيا ببيغمبرنا دهنا صلى الله عليه وسلم بغيا أن ينزل الله من فضل على ما يشاء من عباده حسوديان بويدا بوكا كو خوا سبحانه وتعالى فضل خوي بكسانك لبندكاني بخشي باختياري خوي نك باختياري أوان سبحان الله سألير دا وكزانان دفن أوشي لورد جيري كبراستي بيغمبراتي فضلا ولولا فضل الله عليك ورحمته لجي قايد كش خواي يقول بيغمبر دفن صلى الله عليه وسلم فضل ورحمتي خواي يقول وأوي شوين كوتي أو بيغمبرش دبي أو هدايتي كلو رقابة دستي دكوي أو علم شرعي كلو رقابة دست ديني فضل رحمته حكمته خواي يقول سبحانه وتعالى هركسيك أو فضل رحمته حكمتي بيبخشي فقد أوتي خيرا كثيرا خير بعداشت شيك جار زوري بدس هنا لو يا اخوي يقول فبذلك فليفرحوا وكل سورة يونس براستي او فضل قوريي كوا بهاتني قرآن ببيغمبر بخشريا صلى الله عليه وسلم لرقائي شو أمة بخشريا براستي او فضلي كوا ايهن دي انسان ضلي بيه خوش بي هو خير مما يجمعون زور ساكترة لو دنياي كوا اهل دنيا كويدا كانوا يتلا نتيجي او موقفان أو هلويستان بكفر كردن بو بيغمبري عليه الصلاة والسلام بكفر كردن بو قرآني بس لبر يبضلي أوان دانا بزيا لبو سر أو كسيك أوان دانا فباءوا بغضب على غضب قرانا وبتسي قرانا بغضب لدواي غضبي خواي قوريان هاتا سري نقيك زار تسندين زار لدواي يكتري وكزانان دفرمون غضبي خوان هاتا سري بحكمه يكوا علميان ببيغمبري خوان هبو عيسى عليه الصلاة والسلام موسى عليه الصلاة والسلام كوا بيغمبراني ديك كربو بني إسرائيل هاتينا كدا ينزاني حقا بلام لريروي أويج لا يندابو لريروي توراة وإنزيلج لا يندابو كوا فرمانيان بيدكا إيمان ببيغمبري خاتم بينن
وهروها چەندین قەباحەتی دیکەیان کرد بکەوە مستحق بوون بە غەزەب پێشی هاتنی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە هاتنی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە بە کوفرکردنیان بۆ پێغەمبەرەی صلى الله عليه وسلم غضبي دي كشي هات السري فباءوا بغضب على غضب يتر غضب لبو كسيك كوا علمي هي مرام كار بعلم كيناك وكل سورة الفاتحة باس ما كر غير المغضوب عليهم أواني كغضب يعني ليجيرا وكوت مال التفسير بيغمبر داتيا صلى الله عليه وسلم كساني كان كوا علمي أن هي مرام كاري بيناكن لو لسروي هميان جولك أو وصفي لسر زيب زيد بيه يتر چەندین غەزەبیان لەسەر یەکتری هاتە سەری لە نەتیجەی ئەوەی کەوا کاریان بۆ عیلمێنێت کردکەوە پێیان بوو ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو شێوەیە باسییان دەکا وەکو زانانەش دەفەرمووش پێویستە ئێمەش ئاگادار بین کاتێکەوە عیلمت بەشێک لەو شەریعەتەی هەبوو ئەگەر کارت پێ نەکرد لەوەی بترسێکەوە غەزەبی خوا بێتە سەرت خوا پەنامان بدە لەوەی بترسێک کە غەزەبی خوا بێتە سەرت واوەیلا لە بۆ کەسێک کە غەزەبی خوا بێتە سەری یەتر کاتێک کە ئێمە لەناو بەشەردا کەسێکمان خۆش دەوێت کەسێک دەسەڵاتێکی هەیە کەسێک مەکانەتێکی هەیە چەندت پێ ناخۆش ئەگەر بزانین لێت تووڕەیە ئەدێگەر غەزەبی لێ دەگرتبی کەوا تووڕەییەکی یەکجار زۆرە ئیتر وەلیلله المەثل الأعلى ئەدێگەر ئەو کەسەی کە خوا غەزەبی لێ بگری خوا پەناماندا خوا پەنامان بدە ئیتر پێویستە ئاگادار بین ئەوەی کەوا دەیزانی پێویستە جێبەجێی بکەی نەبادا بەشێک لە غەزەبی خوای بێتە سەرت وهروها ئەوەی کەوا لەو ئاتەش وەردەگیرێ خوای گەورە صیفەتی غەضەبی هەیە سبحانه وتعالى غەضەب بەڵێ وە صیفەتێکە لە صیفاتەکانی خوای گەورە سبحانه وتعالى بە مەشیئەتی خۆش بە مەشیئەتی خۆی خوای گەورە غەضەب لە کەسانێک دەیری کەوا مستحقن بە غەضەب خوا پەنامان بدە وللكافرين عذاب مهين دیسان خوای گەورە حکمی کوفریان بەسەرداددا دیسان خوای گەورە حکمی کوفریان بەسەرداددا بەسەر جوولەکە بە تایبەتی ئیتر ئەهلی کتاب خوای گەورە بە کافر ناویان دەبرێت کوفریان بە کۆتا پەیام کرد دەفەرمی لە بۆ کەسانێکی کافر هەیە کە ئەوان و هەر کەسێک صیفەتی ئەوانی لێ تێدابی عەزابێکەوە ئیهانەکردنی لەگەڵە نەوەک عەزابێکی ئاسایی عەزابێک ئیهانەکردنی تێدایە سوکایەتیان پێدەکرد لەگەڵ ئەو عەزابێکەوە عذاب دەدرێن کەواتە هەم عەزابی جەستەیی هەم عەزابێکەوە تەطەلع عەلە الئەفئیدە وەکو خوای گەورە لە سوورەتی لومەزەدا باز دەکا دەگاتە ناو دڵەکانیان ئەوجا نەفسیەنیش ئیهانەش دەکرێن لەبەرچی ئیهانە دەکرێن لەبەرەوەی الجەزاء من جنس العمل لەبەرەوەی ئەوان تەکەببوریان هەیە سبحان الله کاتێک ئەوان تەکەببوریان هەیە خۆیان پێ گەورەترە لەوەی کەوا ئیمان بە پێغەمبەر بین صلی الله علیه وسلم لە منطەلەقی حەسوودیەوە خۆیان پێ گەورەترە و ئیتر ئەو زوڵمە دەکەن خوای گەورەش سزایان دەداتەوە بە شێوەیەکەوە پڕ بە پیستی تاوانەکەی ئەوان بی ئەوان متەکەبرن خوای گەورەش ئیهانەیان دەکات سبحانه وتعالى وەکو لە حەدیث صحیح پێغەمبەر هاتێ صلی الله علیه وسلم کەوا دەفەرمی ئەوانەی کە متەکەبرن ڕۆژی قیامەتێ لە قەدەرەوەی کەوا خۆیان پێ گەورە بووە خوای گەورە سبحانه وتعالى حەشریان دەکات لە ناو خەڵکیدا لە ساحەی مەحشەر أمثال الذر في صور الرجال هاوشێوەی مێروستان و جێرکەی گچکە ئەوزە لەسەر شکلی ئینسانەکان بەڵام هەندە گچکە دەبنەوە هەموو شتێک بەسەریان دەکەوی سبحان الله کاتێک ئەوان خۆیان پێ گەورە بوو خوای گەورەش بەو شێوەی ئیهانەیان دەکات خوا پەنامان بدە بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمیتن لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من الكبر ناس تبهج أو كسيكوا بقدر قرسایی یک ذرەش تەکەببوری هەبی خوا پەنامان بدە تەکەببور چێ یا رەسوڵ الله فەرمووی بەطر الحق وغەمت الناس بەطر الحق وغەمت الناس واتە کە حەقت لۆ بە دیار دەکەوی خۆت پێ گەورەتر بی ملکەس نەبی بۆ ئەو حەقە ئەوجا بە چاوێکی کەمیش تەماشای خەڵکی بکەی ئیتر ئەو کیبرەیە وای لە بەنی ئیسرائیل کەوا ئیمان بە پێغەمبەر نەینن صلى الله عليه وسلم لخوای گەورە دەپارڕینەوە ئەو تەواضوعەمان پێ ببەخشی کەوا ملکەس بین لۆ حەق ئەو حەقە لە هەر چێن دەرەبی وەری بگرین هەر چێبی تەماشای نەکەین چێە مهم حەقە وەری بگرین وەکو ئیمامی عەلی خوای لە ڕاز دەفەرمی لا تعرف الحق بالرجال ولكن اعرف الحق ثم اعرف رجاله کەواتە واتێ مەگە کەوا حەق تەنها لای فلان و فلانە نا بەڵام حەق بناسە ئیتر هەر کەسێک ئەو حەقەی گۆ ئەو پیاوی حەقە کەواتە خوای گەورە وامان لێ بکە ئینشاء الله ملکەس بین لە بۆ حەق تەواضوعمان هەبێ بەرامبەر بە حەق لە قەدەر تەواضوعیشمان لە بۆ حەق خوای گەورە بەرزمان دەکاتەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن
على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.